سڵاو خۆشەویستانم خۆشحاڵین بۆ جارێکی دیکە لە شاشە جوانەکەی کەناڵی ئاسمانی پەیامەوە بە یارمەتی خۆی گەورە و پاش شەناوکارانم بووین و میۆنی ماڵەکانتان بۆ پێشکەشکردنی ئەڵلقەیەکی نوێ لە بەرنامەی پەیامیتەوە بەڕێزان ئەمڕۆ لەگەڵ هاوکاری کامێرەمانم محەممەدی هیوا پەیامێکی دیکەی هاوڵاتیان بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست دەگوازینەوە باومێدەوەی پەیامی ئەم جارەشمان جێگەی سوود و خۆشحاڵی و ڕەزامەندی ئێوەی ئازیز و خۆشەویست بێت بەڕێزان ئەمڕۆ دەمانوێت لەنێو شاری سلێمانی باز لە گرنگی مزگەوت بکەین دەمانەوێت بزانین مزگەوت چ گرنگیەکی هەیە لە ساڵانی ڕابردووەوە یاخود لە سەدەکانی ڕابردووەوە مزگەوت جگە لەوەی کە شوێنی عیبادەتکردن بووە جێگەی کۆمەڵێشتی دیکە بووە کە گرنگی زۆری هەوە بۆ هاوڵاتیان لەوانە سڵحی عەشاری تێدا کراوە لەوانە شوێنێک بووە بۆ حەوانەوەی ڕێبوار و بێنەواکان لەوانە شوێنێک بووە بۆ پەروەردەکردنی منداڵەکان لەوانە شوێنێک بووە بۆ هاوڵاتیان کە ئەگەر پێداویستێکی حاجیان هەبوو بێت چوونەتە مزگەوت و شوێنە تایبەتەکانیان بەکارهێناوە مزگەوت گرنگی خۆی هەیە لە هەموو میلەتەکاندا لە هەموو وڵاتە ئیسلامیەکاندا ئەوانەی کە ئیسلامی تێدا بەرجەستە بووە و ئیسلامی تێدا بڵاو کراوەتەوە مزگەوت ئەو شوێنەیە کە دەتوانین بڵین لە هەندێک حاڵەتیشدا بۆتە شوێنێکی ناسراو بۆ نمونە کەسێک لە دەروەی شارەوە دێت یاخود لە شارێکی درۆ دێت دەڵێت من لای مزگەوتی گەورە چاوەڕێی تۆ ئەەکەم واتە وەکو شوێنێکی ناونیشان دیاری کراوە کە ئەگەر کەسێک هاتە بێوتێتی بێمە چ شوێنێک تۆ بدۆزمەوە وەرە لای مزگەوتی گەورە بە نمونە بۆیە مزگەوت زۆر گرنگی هەیە لە زۆر ڕووی دیکەوە ئەمانەوێت لەگەڵ هاوڵاتیانە هەموو ئەم گرنگیانە باسوخواسی لەسەر بکەین با بزانین ڕاو بۆ چوونی هاوڵاتیان سەبارەت بە مزگەوت و بە گرنگی مزگەوت چییە فەرما پێکەوە گوێبیستی وەڵامەکان بێت گرنگی مزگەوت لای تۆ چییە؟ وەڵای مزگەوت شوێنێکی پیرۆزە شوێنی عیبادەت مزگەوت شوێنی پیاوانی و مزگەوت شوێنێکی چاک و ڕێک و بێکە خانەی فەقیرانە مزگەوت بۆ عیبادەتی خوایە بابەتەکەیمە لەسەر گرنگی مزگەوتە مزگەوت بەلای تۆ چ گرنگیەکی هەیە پێشەشی دەستخۆشیتان لێکم بۆ بەرنامە جوانە بەڕاستی مزگەوت خۆی لە ڕاستیدا بڵێ چۆن لەی ماڵی خوای گەورەیە ماڵی فەقیر و هەژارانە ماڵی دۆست و دێرین و ئیتاعەتکردن و لەخوا پاڕانەوەیە گرنگی مزگەوت لەم وڵاتەی ئێمە پێم وایە چەند ساڵێکە ئەم هەموو بینایە بەڕاستی دروست دەکرێت ئەم هەموو شوێنە گەشتیارانە دروست دەکرێت مزگەوتێک وەک دڵخۆشکەرێک لە شوێنێک دروست ناکرێت کەوەک عەرزم کردی خەڵکی تاعەتی دیاک بە خەڵک بپارڕێتەوە بەڕاستی مزگەوت زۆر شوێنێکی پیرۆزە مزگەوت بۆ عیبادەتی خوایە وای یاوان نییە بۆ چیتر باشە وەڵی بۆ دیناری باشە بۆ ئەگەر ڕاستێ بۆ هیچێککە باشە ئیلا دیناری نەبێت لە ڕابردوویشە مزگەوت شوێنێک بۆ حەوانەوەی لێ قەوماوان بۆ هەژارەکان پەناگەی هەژارەکان بووە زۆرجار لە مزگەوتە خواردن بەخشراوەوە بەسەر هەژاراندا ئەیدا ئەوە باشاگەنا وەڵا بۆشتی کە بە عەمەل نایە برای بە عیبادەت ئارە وەڵا وەڵای مزگەوت شوێنێکی پیرۆزە شوێنی عیبادەت لەگەڵ لە عیبادەتکردن بۆ شتی تریش بەکارهاتوە زانی لە ڕابردوودا وەختی خۆی لە لادیەکان بۆ شوێنی دانیشتن و ئەو شتانە بەکارهاتوە بۆ سڵحی عەشاری بەڵێ بۆ شتانش بەکارهاتوە زمانی زوو بۆ کەسانەی کە بۆ نمونە بێجێگە و پەنا بوو ناتون لە مزگەوتە حەساونەکەی خۆی بۆ پێشمەرگەکانیانی شوێنی ئەوان بوو بەس بەداخەوەی ساوان لە بیران چوو مزگەوت شوێنی پیاوانی و مزگەوت شوێنێکی چاک و ڕێک و بێکە مزگەوت لە مزگەوت چاکتر هەیەدا تۆ کاتی خۆی لە لەدەکانە دیارە ژیاوێت زۆر جارە زانی لە لەدەکانیشە مزگەوت شوێنی حەوانەوەی پێشمەرگە بووە حەوانەوەی ئەو کەسانە بووە کە بێجێگە و لا نەبوون هەر حەوانەی ئەو شوێنانە بوو هینە زەلامانە پیاوە باشانە بوو ئارە وەڵا لە مزگەوتە زۆر سڵحیش کراوە زانی کراوە هەموو شتێ بوو لەخوا بەدیا بێ زانی زۆر لە مزگەوتیشە شوێنەکە بۆ هەژاران خواردن تیادا بەش کراوە زانی دابەش کراوە و خەڵکی بردووشێتەوە هیوا بۆ لێ خۆما بۆی ئەوارە هەر لە مزگەوتە خەڵک بردووتێ بۆ ماڵۆ مزگەوت گرنگە ئارە وەڵا گرنگی چاکترین گرنگیشە نەخە گرنگ بێ زانی زۆر جار مزگەوتیش پەناگەی هەژارەکان بووە هەژار تیا حەساوەتەوە خانەی فەقیرانە مزگەوت گرنگی لای تۆ چ گرنگیەکەی مزگەوت لای تۆ مزگەوت لای من زۆر پیرۆزە
مزگەوت شوێنێکە خوا دیاری کردە بۆ عیبادەت بۆ ئینسان بۆ مسلمان جێی فەقیر بۆ ئەو سادوو لە ئیسا و ئیسا ناشکی خوانە بێ لە شارە ئاوامان لێتە نا ئەوسا خەڵ ڕوویە کردو لادێ لە مزگەوتە ئاماوە برادەرگەشتی شوێن و پەناگەی پێشمەرگەکانی کاتی خۆی پێشمەرگات لە مزگەوتە حەساوەتەوە لێ شۆڕشی کردووە لە پێغەمبەرەکانەوە تا هاتە بۆ چینی فەقیر دەست بەدەست ئەزای مزگەوت گرنگێکی تریشیە بۆ زۆر جار تۆ خزمەکەت هەیە ماڵی لە بانەی شاری ئێرانە یاخود لە مەریوانە ئەڵێ کاک حاجی بێمە کوێ باشە تۆ ژەڵەوە لای مزگەوتی گەورە وەکو شوێنێکی ناسراویش ناسیێزان ئەم شوێنانە خۆی شوێنێکی پیرۆزە و دیاری کراوە و هەل لە ئەساس و خوا دیاری کردو خۆ مێمە دیاریمان نەکردوێ ئەمە دینی خوا دیاری کردووە زۆر جار خواردنیشی تیا بەخشاوتە بۆ هەژارە زۆری ئیزا حتا لەوانەیە لە خانەقای مەولانیا ئێمڕۆیە سبەی مەولونامە بێت لە خانەقا مەولونامەی پیرۆزە خوا ئەو کەسەکە دەستی هەلو ئیشا خوا لێی مبارەکە و خوا لێی قوبوڵکە جەناب ئیشت چییە؟ وەڵام من مجەوری مزگەوتم بەڵێ نەوەڵا لە سەی حەسەنم مزگەوت لای بەڕێزە چ گرنگێکی هەیە مزگەوت شتێکی باشە ینی مزگەوت شتێکە ئینسان هەموو کەسێ ڕووشی تەیەکە هەم بۆ هەموو چین و توێژەکان کابرا گەشتیارە شوێنێکی نییە ڕوو لە مزگەوتەکە زراعەتی تیاگە هەم لە ڕووی دینەوە شتێکی باشە مزگەوت خراپ نییە زانی زۆر جار لە ڕابردوودا بە تایبەتی مزگەوت پەناگەی هەژارەکان بووە یاخود پەناگەی ئەو کەسانە بووە کە ڕێبوار بوون هاتوون لە مزگەوتە ماونەتەوە هەچەند ئێستاوە نەما بەداخەوە مزگەوتەکان درگیاندا ئاخرەدا نوێژی عیشاوە ئەمە گرنگی خۆی نییە بەخۆیەوە خۆی چاکترین شدە و کاتە سەیریگە دڵپاکیە بوو لای خەڵک دڵی پاک بوو لە ئاسیەکە کابرا لە دەیەک ئایمانە مزگەوت هەبوو یانە چووە شوێنێک گۆڕیە کرد شەو پەناگەی هەبوو بەس ئێستا هەر ئێوارە درگاکان داخرێت و کەسی سفادەی لێ ناکە مەگەر بۆ نوێژەکان بەدەر لە لایانی عیبادەتەکەی چەند لایەنێکی دیکەشی بە نمونە جێگەی شوێنی سڵحی عەشایری بووە جێگەی شۆڕشی پێشمەرگە و شۆڕشی کوردایەتی بووە زۆر جار پێشمەرگەکان لە مزگەوتە کۆبوونەتەوە کۆڕکۆبوونە خواگرەوە پلانەنداناوە بۆ شۆڕشەکانیان وانە باڵێوا بووە بەڵە هەر بەڕاستی مزگەوت شوێنێکی باشە پەروەردەی باشی تایە هەست کەس لە مزگەوتەوە پەروەردە بێت باشترین کەسی لێ دەرەچێت ینی دوورە لە هەموو شتێکەوە ئەمەسە ینی کابراسێکی سڵحێکی عەشایری هەموو شتێک لە مزگەوتەوە کراوە ینی کۆڕ و کۆبوونەوە بەس ئێستا ئەوەی کە دوورە لە پەروەردەی مزگەوتە بەڕاستی ناڕەحەتە ینی پەروەردەیەکی باش نییە بەزەوەی پەروەردەی مزگەوت بێ بەڕاستی لە هەموو شتێکەوە دوورە هەتا ئێرە ئەوانەی کە قسەیان بۆ کردین باس لەوە دەکەن کە بەڵێ مزگەوت گرنگی خۆی هەیە مزگەوت تەنها شوێنی عیبادەتکردن نییە بەڵکو جێگەی زۆرشتی دیکەش بووە جێگەی هەژاران بووە جێگەی پەروەردەکردنی منداڵ بووە جێگەی سڵحی عەشایری بووە جێگەی شۆڕشەکانی کوردی بووە کە پێشمەرگە کاتی خۆی لە مزگەوتەکانە ماونەتەوە شۆڕشان تێدا کردووە و باسوخواسی خۆیان تێدا کردووە پلانیان داناوە لە مزگەوتە ماونەتەوە حاونەتەوە و مزگەوت زۆر گرنگی هەیە کە بەڕاستی دەتوانین بڵێن پێویستە لە هەموو شوێنەکە مزگەوت بوونی هەبێت بۆیە کە سوود و گرنگی خۆی بگەێنێت زۆر جار خەڵکان دەبینیت پارێکی زۆر لە مزگەوتە خەرج دەکات لە پێناوی خوادا پارەیەکی زۆر دەخاتە مزگەوتەوە یاخود مزگەوتە دروست دەکات ئەمە زۆر گرنگە ئەمە ئەو نیەتە دەرەخا کە بەڵێ مزگەوت ئەوەندە پیرۆزە ئەوەندە خۆشەویستی هەیە لە ناخی خەڵکە لە ناخی موسڵماناندا کە پارە و سامانی خۆیان لە دەمی خۆی و ماڵ و منداڵ دەگرێتەوە دەیهێنێت لە مزگەوتە خەرجی دەکات و لەم مانگەشدا وەکو دەوترێن مانگی مەولونامەیە لە زۆر مزگەوتە خێر و خێرات دەکرێت و خۆراک بەسەر موسڵمانان و بەسەر هەژاراندا دابەشەکرێت بۆیە مزگەوت هەتا باسی کەیت کەمە و گرنگی ئەوەندە زۆرە ڕەنگە دەتوانین لە بەرنامەیەکیەوە کووردا باسی بکەین بۆیە ئێمە زیاتر بەردەوام دەبین و پەیامەکانی هاوڵاتیان بۆیە دەگوازینەوە بزانین چ گرنگیەکی تری مزگەوت باسی دەکەن فەرما پێکەوە گوێبیستی وەڵامەکان بین کابرایە لێوە کۆمەڵی پارە لە مزگەوتە سەر بەگەڵ جێی هێڵێ بۆی کێ بۆ مسڵمانان و بۆ فەقیر هەست کەس لە مزگەوتەوە پەروەردە بێت باشترین کەسی لێ دەرەچێت مەڵبەندی تەبایی و برایەتی و مەڵبەندی سۆز و ئاینە سە مزگەوتی وهەیە لە وڵاتانی دەرەوە شوێنی خەسەخانی تایە هەموو شوێنێکی تایە شوێنی خوێندگای تایە شوێنی قورئانی تایە شوێنی حیفزای تایە هەموو شتێک یعنی ئەگەر بگەڕێتەوە بۆ ئەسڵ هەموو شتێک لە مزگەوت دەسەکەوێت مزگەوت بنکەی پەرزگای خواییە و مەڵبەندی تەبایی و برایەتی و مەڵبەندی سۆز و ئاینە ئەدەر لە لایەنی عیبادەتکردنەکەی کە هەمووان دەزانین شوێنێکی پیرۆزە بۆ عیبادەتکردن بەڵام چ گرنگێکی تری هەیە مزگەوت مزگەوت گرنگی ئەوەی هەیە کەوە مەڵبەندی خێر و سۆزە بۆ هەژاران خوان تەعالا مزگەوتی عیبادەت بۆ عیبادەت دروستی کردووە
زانی مزگەوت بەدەر لە عیبادەتکردن زۆر لە ڕووی ترەوە زۆر گرنگیەوە پەناگەی هەژار بووە هەژار تیا حەساوەتەوە خوان تیادا دابەش کراوە بۆ چی دروست کردەوە ئەمە بۆ ئەوە خوا دروست کردووە کە تۆ ئینسانیان نزیبی ڕووبەخوای بڕۆ لێوە نیشکەی وتیانە ئەڵڵاهو ئەکبەر میشۆ ئەو دە دەیەخنما بڕۆ بۆ مزگەوتە دانیشی عیبادەتی خواکەی خوا بۆچی دروستی کردی بۆەوە دروستی کە عیبادەتی خواکەی بسم الله الرحمن الرحيم والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين والله سرتا مزگەوت باشترین پێگەیە کە بۆ ئینسانەکان ڕوویتی ئەکەن بۆ عیبادەت پیرۆستترین شوێنێکە لەسەر ئەرزی خوای گەورە پیرۆستترین شوێنێک باشترین شوێنێکەوە مسلمان تایە کۆ بێتەوە مزگەوتەکانە و کە شوێنێکە تایبەتە بە عیبادەت شو بۆ مسلمانان باشترین شوێنێکەکەوە ئەگەر مجتەمع گشتی بە یەک عەقیدە بە یەک بیر و باوەڕ و هاتە ناو مزگەوتەوە گشتیان دەستیان بەدەستێک و بێ هیچ کەسێ ناتوانێت یانی زاڵوی بەسەریانە بەدەر لە شوێنی عیبادەتکردن مزگەوت زۆر گرنگی تریە لە زۆر ڕووی ترەوە بە بڕای تۆ چینەوە ڕوانە لە دێر زمان و لە قەدیم شۆ شوێن و لانەی فەقیران بووە شوێن و لانێک بانی بۆ ئیسراحەت بۆ کەسانێکەوە لێ قەوماون کەوا فەقیر بوون توانایان نەبووە لە مزگەوت ئامان و هەروەکو لە سەردەمی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەهلی سوفە کۆمەڵە سەحابەیەک بوون کەوا هیچ شوێنێکیان نەبوو مهاجیر بوون فەقیر بوون هیچ شوێنێکیان نەبوو کەوا ڕووی تێ بکەن ڕۆیشت ناو مزگەوتەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەوەی ئیسراحەتیان نەکرد هەموو شتێک بوو ئەوان إلا لكاتك خواردني بعدها في غمر خاصم يا صحابة كان دعوتي عم بكرده أرش مع الصحابة أنا شوين ولا نيان شويني ما أنا ويان مزجوت كان بو مزجوت لدير زمان ولا يستعيشها باشترين شوينك كوا أجر إنسان كان بيك قشان بيك باور روب كان مزجوت مالي خوا باور ما إخوي جورا رحمته في ذات إخوي يرجعنا بسر ملته أما نجرنجا يتجرنجا كي ناورته أنا زبدرة شنك یەکەم مزگەوت کە لە مەدینە دروست کرا بۆ مسلمانان دروستکە و پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ڕەحمەتەن للعالەمینە بۆ هەموو ئومەت دابەزیوە و ئەو قورئانەشی بە خەڵەت بۆی دابەزیوە هەموو دنیا هەڵسێ هەتا ڕۆژی قیامەت یەک کەس ناتوانێ کەلیمەیەک لەو قورئانە پاش و پێشکە یان لێی جیا بکاتەوە بە هیچ شێوەیەک مزگەوت بەدەر لە شوێنی عیبادەتکردن زۆر گرنگی تری هەیە لەوانە پێگە و لانەی هەژاران بووە لەوانە جێگەی سوڵحی عەشاری بووە لەوانە جێگەی شۆڕش بووە شۆڕشە کوردیەکان کە زۆر جار لە مزگەوتە پێشمەرگەکان کۆبوونەوەیان کردووە پلانی خۆیان داناوە بەرنامەی خۆیان داناوە شەوتی حەساونەتەوە ئەم هەموو گرنگیە مزگەوتزانی بەڵێ بەڵێ ئەو قسانەی جەنابەت فەرمووی هەمووی ڕاستە هەموو شۆڕشەکان یەک لە دوای یەک کە کورد کردوێتی هەمووی لە مزگەوتەکانە حەواو نەتەوانێ جێگەی خەوتنیان بووە جێگەی ئیسراحەتیان بووە لەبەر ئەوە شوێنی کەیان نەبوو شوێنی کەیان نەبوو میلەتیش هاوکاریان بووە بۆ ئەوەی ئەم میلەتە ئەم ڕەشەورەت و داماوە بگات بەم ڕۆژە بگا بەم زلوفە ئەم میلەتە ئەگەر ماڵی دوو شەیدی نەبێ شەیدێکی هاوە بەحری خوێنی داوە بۆ ئەوەی بگا بە ئازادی بگا بە سەرکەوتن بگا بە ژیانی ئازادیەوە بەدەر لە عیبادەتکردن پێدوانیە کۆمەڵێ لانی دیکەشیە بۆ نمونە شوێن و پەنا و پێگەی هەژاران بووە ماونەتەوە لە مزگەوتە شوێنێک بۆ بۆی کە مسلمانان یاخود هەژارەکان یاخود ڕێبوارەکان تێدا بەحەسێنەوە خواردن تێدا دابەش کرێت ئەمانەمی گرنگی مزگەوت نییە بەڵێ وەڵڵا بەڵێ زۆر بۆ سوڵحی عەشاری بەکارات وەڵا بۆ عەشاری بەکاری ناتوێت بۆ دیانەت و بۆ خێر و خێرات وشتە زۆر سوڵحی عەشاری تێدا کراوە لە ڕێی عەشاریەوە چون لە مزگەوتە سوڵحەکەی خۆیان کردووە لە مزگەوتە کۆتایی بە کێشە شەڕ ناتوە بەڵێ بەڵێ ئەمانەمی گرنگن ئەرێ وەڵڵا مزگەوت لاتۆ چ گرنگێکی هەیە مزگەوت لە هەموو شتێک گرنگترە باەخی مزگەوت قیمەتی تەواو نابێت تۆ حساب مزگەوتکەی بۆ کابرای بە دیانەت ئەوەی کە ڕووی لە دیانەت بێ بۆ هەموو شتێک ئاگونجێت یعنی بۆ سڵح و سەپا بۆ دیانەت بۆ هەر هەموو شتێک تۆ لەم دنیادا یعنی فقط مزگەوت گرینگە زانی مزگەوت زۆر جار بۆ سوڵحی عەشاری بۆ پەروەردەکردنی خەڵک هەر زۆرترین لە مزگەوتە ئەوە وەختی خۆی ئەو سوڵحا کرا لە قەدیما یعنی گرنگی زۆری پێدرا کات لێوە سوڵحیان نەکرد ڕیسپی و کەی خوڵا و مەلا و هەڵە پیاوانەشی کە لە کوردەواریدا هەڵکەوتون وەکو مەولانە خانی نەقشبەندی وەکو شێخ مارەفی نۆدێ وەکو مەلا عەبدولکەریم مدەڕیس وەکو شێخی بیارە هەموو ئەمانە ئەزانی لە مزگەوتا پەروەردەکراون بەڵێ 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 وەڵا ئیجا لەکوێ پەروەردەکراون خۆ لە ماڵێکی چۆڵە پەروەردە نەکراون خوددەن تەواوی لە مزگەوتا بوون بە قوربان بوون مزگەوت گرنگی خۆی مزگەوت گرنگی خۆی هەیە مزگەوت شتێکی گەورەیە ئەبێ هەموو کەس ڕێزی لێ بگرێ ئەبێ خەرجی تیا بکەی ئەبێ هەرچی تیا بکەی مزگەوت ئێستا کەمە
مزگەوت ماڵی خوای هەموو ماڕوتێگەین بۆ پەرستنی ئەڵڵا ئەڵاش خێر و ڕزق و بەرەکەتمان بۆ نێرێ هەمومانی خۆشەوێ مزگەوتە خۆشەوێ چۆن مزگەوتم خۆشیانە بڕی ماڵی خوای خۆشمە هەمومان فوژدەمان بۆ ئەڵڵایە گرنگی مزگەوەیە کە خەڵک بۆ تاعەت کۆبێتەوە لێ نوێژەکەن و ئیتر گرنگیاکەی لێ زیاتر شوێنەکە خەڵک بۆ خواپەرستێتیە زیاتر بەدەر لە خواپەرستی کۆمەڵێ لایەنی دیکەشی هەیە بە نمونە لە ڕابردوودا لانکەی شۆڕشەکان بووە پێشمەرگە بۆ نمونە جێگە و پێگەی نەبوو لێ کۆبەتەوە لەوێ حەساوەتەوە هەژارەکان ڕێبوارەکان شەو لێ خەوتون خواردن بەسەر هەژاراندا بەش کراوە سوڵی عەشاری تێدا کراوە هەموو ئەمانە گرنگی مزگەوت نییە گرنگی مزگەوتەمانش بڵێوە ڕاست بەڵام ئێستا لە ئێستا ئەو شتانە زیاترکەم بۆ تۆ جاران وەکو قوتابخانەش بەکار هاتووە لە زووە زانی مزگەوت ئەو پیاوە گەورانەی کە لە کوردەوەردا هەڵکەوتون وەکو شێخ مارفی نۆدێ وەکو حاجی کاک ئەحمەدی شێخ وەکو مەولانە خالید نەقشبەندی وەکو چەندین زانەدە و شاعیرەکان وەکو نالی و قانع و بێکەس و ئەمانە پەرۆدەسی مزگەوتن بڵێوە کەسی گەورە هەمووی لە مزگەوتن ناڵم زوو وەکو قوتابخانە بەکارهاتەوە بەڵام ئێستا زیاتر وان نییە ئەگەر وەکو جاران بواە مزگەوت زیاتر ئێستا بەعزێ مزگەوت هەیە شەوانیش دایەخەن جاران داناخرا وەکو خۆ دوتە ڕێبوارەکانی لێە ئەمانەوە یا بۆ زۆر کەس لانەی نەبووە شوێنێکی نەبووە ئەچۆ مزگەوتەوە لە زۆربەی شوێنەکانە بەڵام ئێستا وان نییە ئێستا وەکو جاران نەماوە یەکجار گرنگی مزگەوت لای تۆ چییە؟ زۆر گەورەیە زۆر پیرۆزە لای من پیرۆزیەکە مزگەوت یعنی مەخەڕە ناکرێت بە هیچ شتێک لەبەرەوەی ماڵی خوایە ئێمەش ئەگەر بە هەر شوێک بەدەوێ بچینەوە ئەم مزگەوت و بچینەوە بۆ لای خوای گەورە بەدەر لە شوێنی عیبادەتکردن هەز ناکەی مزگەوت زۆر لایانی دیکەیە بۆ کە خزمەتی کردووە بە ڕێبواران بە هەژاران بە بێنەواکان بە هەموو کەس بە هەموو شوێن و توێژەکان بە هەموو زمانەکان فەرقی نەکردووە فەرق ناکە بە هەموو شێوەیە مزگەوت گرنگە بەڵێ لای هەموو کەس پیرۆزە نەوەکو گرنگە پیرۆزە بەڵام مزگەوت پیرۆزیشی باشیە لە ئەری پیرۆزی ئیسلام چکە بەڕاستەکەی تۆ هەر کاتێکی ئینسان بژمرێ بێ بگەڕێتەوە مزگەوت لەوێ ئەنێژن هینیاکەن نوێژی لەسەرەکەن و بۆ قەبرستانیە بن بۆی مزگەوت شوێنی عیبادەت و خواپەرستیە بەدەر لە عیبادەت زۆر لایانی دیکەشی ئەزانی لایەن دیکە هەندێک کەسێکە لێ قەومێ مەقسە هیچ پەنایکردنی نوارگەیەک نییە ئەبێ ڕۆکاتە مزگەوتەکە پەناگەیەکە بۆ هەموو کەسێک کە تیا هەیەتەوە بەڵام بەداخەوە ئێستا مزگەوتەکان شەواندا ئەخرێت ڕەنگە وەکو پێویست ڕێبوارەکان نەتوانن سوودی لێ بێنن لەوانێ هەنێ هۆکاری هەبێ دەویست هەندێک کاریوانێ خرای مەقسە کۆمەڵە خەڵکەیە لاانە بۆ کاری تروسی و کۆمەڵشت بەکاری بێنێت چکە هەموو کەس ڕوتیە کاویش ئەوێتە پەناگەی بووی کە مەرامەکانی خۆتیابەتی بێنێت مزگەوت گرنگە بزات مزگەوت لای تۆ چی ئەگەیەنێت طبعا ئەگەین بۆ ئەم خەڵکە چۆنڵیت ئەگاتە موسڵمانی ئەو ئینسانە بڵێن ئەو کەسە بەدەر لە عیبادەتکردن مزگەوت لای تۆ چ گرنگێکی تری هەیە زۆر جار لە ڕابردوودا بەتایبەت لە لادیەکانە مزگەوت شوێنی پەرۆدەکردنی مرۆڤەکان بووە مزگەوت شوێنی سوڵحی عەشایری بووە مزگەوت شوێنی پەناگەی هەژاران بووە خواردن تێدا بەش کراوە ئەو کەسانەی کە ڕێبوار بوون لەوێ حەساونەتەوە زانی طبعا هابێ هەر خۆی هەر چۆن لەی هەروابێ مزگەوت هەر وایە هەر بۆ عیبادەت کراوە هەر بۆ هەموو شتێکیش کراوە مزگەوت مزگەوت گرنگە ئەی طبعا گرنگە وەڵڵا زۆر زۆریش چۆن بتوانانی زیاتر گرنگی پێبین چۆن لەی هەموو ئینسانێک چۆن لەی ئەچێ بۆ مزگەوت زوو مزگەوتەکەی باشترە عیبادەتی باشترە هەموو کەسێک عیبادەتی باشترە گرنگی مزگەوت لای تۆ چییە؟ وەڵای مزگەوت شوێنێکی پیرۆزە شوێنی عیبادەت مزگەوت شوێنی پیاوانەی و مزگەوت شوێنێکی چاک و ڕێک و بێکە خانەی فەقیرانە مزگەوت بۆ عیبادەتی خوایە گرنگیەکی زۆری هەیە لەلای بە تایبەت لەلای کۆمەڵگەی مسلمانان لەبەرەوەی شوێنی پەرستنە مسلمانەکان لە ڕۆژە دینیەکە هەموو ڕۆژێک ئینسانی مسلمان لەوێ بچێتە مزگەوت بەڵام لە ڕۆژانی بە تایبەت لە بۆنە ئاینیەکانە هەمووان کۆبنەوە لەوێ مەراسیمەکانی خۆیانەکەن کاتە مزگەوت شوێنێکیشە بۆ کۆبوونەوەی خەڵک پیرۆزە بەڵێ بۆ کۆبوونەوەی خەڵکەکان لەوێ هەمویان پەیوەندی کۆمەڵایەتی تازە ئەبێتەوە
بۆنە دینیەکان تازە ئەبێتەوە مسلمانان لەوێ هەمووی ڕسمەکانی خۆیان جێبەجێ ئەکەن. زانی زۆرجار لە ڕابردوودا مزگەوت پێگە و پەنای هەژارەکانیش بە ڕێبوارەکان بووە لەوێ حەساونەتەوە ئەوانەی کە جێگەیان نەبووە بێنەواکان لێ ماونەتەوە خواردنیان تیادا دابەش کراوە. بەتەئکیدی بەتەئکید شوێنێکی زۆر گرنگە. یعنی شوێنێکی زۆر گرنگە بە تایبەتە کۆمەڵگەی مسلمانان ئێستا مزگەوتی گەورە ببینە لە ڕۆژانی جمعە و ئەمانەیە وەزام خواردن دابەش ئەکرێ. یعنی بە ڕێژەیەکی زۆر هەژار تەسەوڕ ناکەیت کە چەند هەژار لەوێ ئەچە بە وەرگرتنی ینی بڕێکی کەم لە خواردنیش. مزگەوت کوردستان بە مزگەوتەوە جوانە مزگەوت جێی شانازیە بۆ ئێمە مزگەوت جێی فێربوونی پەیامەکەی پێغەمبەری خۆیە صلی الله علیه وسلم مزگەوت نەبێت بۆ ئێمەش بوونمان بەدەر لە عیبادەتکردن ئەزانی مزگەوت زۆر گرنگی تری هەیە لەوانە چارەسەرکردنی سڵحی عەشایری لەوانە مارەبڕینی کچ و کوڕ لەوانە جێگەی بێنەواکان وە شەلوێ حەساونەتەوە خواردن تیادا دابەش کراوە لانکەی شۆڕەش بووە لە ڕابردوودا مرۆڤە گەورەکانی پەروەردە کردووە هەموو ئەم گرنگیانەی نییە باز بەدەل لە لایەنی ئاینی ئەوانە شەیە هەتا لە کاتی شۆڕشە پێشمەرگەکان هەتا مزگەوت وەسابێ نەسونەتەی شوێنێکی تر. شوێنێکیشە بۆ ناسینی خەڵک شوێنێکی تعاڕفە کە خەڵک لە مزگەوتدا کۆوە بێتەوە زیاتر پەیوەندی کۆمەڵاتی بەهێز دەبێت. بەڵێ بەتەئکید. چۆن گرنگی زیاتر بە مزگەوت بدەین؟ وەڵا گرنگی زیاتر بە چونمان بۆ مزگەوتەکان بە تایبەتی پیاوان لە کاتی نوێژەکاندا بە تایبەتی لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا. بۆ نمونە مزگەوت شوێنی بێنەواکان بووە لە ڕابردوودا کەسێک کە لانە و شتی نەبووە یاخو ڕێبوار بوواتۆ لە مزگەوتە حەسادیان شوێنی سڵحکردن بووە هەموو ئەمانە گرنگی مزگەوت نییە؟ بەڵێ بەتاشیت ئەوەی جەنابە دەڵێ زۆر وایە من عەزم کردی ئێستا لە ئێستاوانە لە ڕابردووشە مزگەوت هەر شوێنێکی پیرۆز بووە بەکار هاتووە بۆ پاکردنەوە مەسەرەن بۆ ئیتاعەتکردن بۆ نمونە مزگەوتی کاک ئەحمەدی شێخ نمونەیەکی خۆی شوێنێکی دڵخۆشکارەیە بەڵام لەم زروفەی ئێستا ئەبینیت ئەو هەموو شوێنە دروست دەکرێت مزگەوتێک دروست ناکرێت یا شوێنێکی مەسەرەن گەشتیاری دروست دەکرێت بەڵام مزگەوت ئیتاعەتی خۆی هەیە مزگەوت شوێنێکی پیرۆزە مزگەوت شوێنێکی زۆر بڵێ مقەدەسە لە ڕێی دینی و ئاینی ئەوانەیە ئێستا بۆ نمونە شیعەکان تەماشاکەی ئەوان لە بۆن و ئاینەکانی خۆیانە بڕۆسەری مزگەوتەکانیان کە ئەگە جەنابەت چووی دەزانیت چۆن پاک و خاوێنی مەسەرەن لە ڕووی ئاینیەکانەوە نییە چۆن گەشەی پێێن چۆن مەسەرەن ئەو مزگەوتە ئاوەدانە لا ئێمەش بە هەماشەوە حەز ناکە زۆر جار بۆ نمونە کەسێک لە بازاڕە ئافرەتێکە مناڵێکە پێویستێکی دەست بە ئاوگایاندنی شتێکی وای هەبێت ئەمەش گرنگی خۆی هەیە بۆ زەرورە وایە بەڵێ بەراڵە بۆش زەرور لەبەروی هیوایە غەریبە هیچ شوێنێ نازانێت شوێنی شارەزانیە ئەچێتە مزگەوتەکە زۆر جاوکو ناو نیشانی مزگەوت بەکاراتەوە بۆ منە جەنابەت خزمێکە دێت لە هەولێر ماڵی لە هەولێرە یاخود بۆ منە لە کەرکووکە موعیدی لەگەڵ توای لە سلێمانە لە بێمەکەوە تۆڵی وەرە لای مزگەوتی گەورە بەڵێ وایە بۆ ئەوانە زۆر ڕاستە وایە بەتاکید بۆ دۆزینەوەی شوێنەکان وایە زۆر گرنگی خۆی هەیە لە هەموو ڕێگە هەموو شوێنەکە پیرۆسترە بەڕایم پەناگەیەکە بۆ هەژاران بۆ لێ قەومەوان بۆ کەسانەی کە ڕێبوارن بەڵێ بەڵام بەداخەوە کە ئێستا دەرگای مزگەوتەکان دائەخرێ دوێنێژ عیشا دەرگاکان داخرێ دائەخرێ خۆی نابێ ماڵی خوا دابخرێ لە ڕووی برایانی مسلمانەوە چونکە ئەو مزگەوتە ناوەخت دوی شەو مردوویە کەمرەی هێنە نەیشۆنەوە لێرە کەسی ئەو مردووە لەبەر دەرگاکە دێر ئەیهێنن داێنن دەرگا داخراوە یعنی واقولە ماڵی خوا دابخرێ بە ڕووی ئیسلامە زۆر جارەزانەی مزگەوتیش پەناگەی ئەو کەسانە بۆ کە لانەیەکیان نەبووە و شوێنێک بۆ بۆی کە خەڵکی هەژارەکان تێ حەساونەتەوە لە ڕووی ئەوەی کە خواردن تیادا دابەش کراوە نەک هەر مەڵبەندی هەژاران بوو نەک هەر پەناگە بوو بەڵکو جێی فەقێ بوو جێی دەرسخوێنین و غورفەی ئاینی بوو یعنی ئێستا دەوری فەقێ ماوە کا فەقێ هەیە تۆ لەو مزگەوتەیە فەقێ بینی دەوری دەرس و وانەی ئاینی مایەوە وەکو جاران کەوا خەڵک بێت لە دێوە یا لە قەزایەکەوە یا لە وڵاتێکی ترەوە بۆ کوردستان شەهادەیەکی ئاینی وەرگێ لە مزگەوتی کاک ئەحمەدی شێخ لە مەلایەکی وەکو بابڵین وەکو جەنابەت کەواتە زروفی سیاسی ئەمڕۆ دز و جەردەکان و گەندەڵەکانی ڕووینەتەوە ئاین و ویژدانیان ژێر پێخستووە
کابرا لێوە کۆمەڵی پارە لە مزگەوتە سەر بەگەڵ جێ یەڵێ بۆی کێ بۆ مسلمانان و بۆ فەقیر هەست کەس لە مزگەوتەوە پەروەردە بێت باشترین کەسی لێ دەرەچێت مەڵبەندی تەبایی و برایەتی و مەڵبەندی سۆز و ئاینە سە مزگەوتی وهەیە لە وڵاتانی دەرەوە شوێنی خەسەخانی تایە هەموو شوێنێکی تایە شوێنی خوێندگای تایە شوێنی قورئانی تایە شوێنی حیفزای تایە هەموو شتێک یعنی ئەگەر بگەڕێتەوە بۆ ئەسڵ هەموو شتێک لە مزگەوت دەسەکەوێت مزگەوت دەزانی زۆر جار کەڵە پیاوەکانیشی پێگەیاندووە ئەو کەسە گەورانەی کە شخصمە باراکانە ئەوە دروستی دخوا دروستی کردووە خزمەتی ئەم مزگەوتیانە کردووە ئەولیایان کردووە شخصی مەقەدەسیان کردووە دینیان برەوە بەڕێوە گرنگێکی تریشەوە بووە کە مزگەوت شوێنی سوڵحی عەشایری بووە زۆر جار لەناو مزگەوتەکانە خوێن دەردێوترێ کوژاوەتەوە تیایدا یعنی جارێتر ئەو ڕقوکینەیە کۆتایی هاتووە زۆر جوانە مزگەوت هەر لە سوڵحی عەشایری لە ینی ئاشتەوایەتی سە مزگەوتی وهەیە لە وڵاتانی دەرەوە شوێنی خەسەخانی تایە هەموو شوێنێکی تایە شوێنی خوێندگای تایە شوێنی قورئانی تایە شوێنی حیفزای تایە هەموو شتێک یعنی ئەگەر بگەڕێتەوە بۆ ئەسڵ هەموو شتێک لە مزگەوت دەسەکەوێت هەموو شتێک خۆی ئەگەر ئێستا بەم شێوەی ئاوایە ناخۆی لە وڵاتانی دەرەوە لە شوێنێکە خۆم بینام کە باسی ینی لێکە لە وڵاتانە هەموو شتێکی ینی مرەتەب لە وڵاتانە تایەتی لەناو مزگەوتەکە شوێنی عیادەی تایە شوێنی خەسەخانی تایە شوێنی تایە بۆ فەقیر شوێنی تایە بۆ کەسێکەوە نەدار بێ شوێنی هەتیوان هەموو شوێن ناو مزگەوتە جێبێتەوە گرنگێکی تریشەوەی زۆر جا کەسێک لە بازار ڕاتەنگەتاوە بێت لە مزگەوتەکە توانێت ئەو پێویستاتی حاجانەی خۆی بەکاربێنێتە ها ئەوە زۆر گرنگە بەتاکید چەند ئێستا مزگەوتەکان لە دوای نوێژی عیشاوەدا ئاخرێت وایە ئاخر خۆنەوەشە هینی خۆی هەیە بۆ ئێستا بۆ بەنێ وەزەوینەکە وایلاتەوە ئەنا خۆی مزگەوتیش ئاریکە لە نیشانەکانی هاتنی آخر زمانەوەی کەوا ئینسانەدا بەناو مزگەوتە عیبادەتی تیان ناکە ئەوەی کە لە نیشانەکانی هاتنی آخر زمان کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم باسی کردووە مزگەوتە بێتە شوێنێکی پیاسەکردن تایە ئەڕوا لەم سەر لەو سەر دەرتێ بە عیبادەتی تیا بکە ئەمەشێکێکە لە هاتنی نیشانەی آخر زمان باشترە کەسی هاتە ناو مزگەوتەوە عیبادەتی تیا بکە بە عیبادەت مەشغوڵ بێ هەرچەند بۆ ئیشی ڕۆژانەی خۆی توانێتی خۆشی بکە و بەڵام عیبادەتی تیا بکات ئەزانی مزگەوت شوێنی کەڵە پیاوەکانیش بووە زۆر کەسی گەورە و زانەی پێگەیاندووە لەوانە مەولانە خالدی نەقشبەندی حاج کاک ئەحمەدی شێخ کە مزگەوتەی بەناوێنراوە و زۆر زانای دیکەمان هەیە لە شاعیرەکان وەکو نالی وەکو سالم وەکو مەحوی وەکو مەولەوی وەکو ئەمانە هەمیان لە مزگەوتە پەروەردەسی مزگەوتن کاتە مزگەوت شوێنێکی مهمە بۆ پەروەردەکردنی مرۆڤەکان زۆر مهمە زۆر مقدسە لای نەک من لای هەموو مسلمانان گرنگی مزگەوت زۆر لە شوێنەوەکو بۆ نوێشکردن سەرەتا بۆ خوێندن بەکاراتوە و بۆ هین بۆ عیبادەتکردن بۆ خواناسی بۆ شوێنی ڕێوارەکان باڵێ بۆ ئەوانش بەکاراتوە اینجا هەم هین گرنگی مزگەوت لەوایە کە فێری زۆر شتەبی لەوێ وەکو خواناسی پەروەردەکردن باڵێ وەکو پەروەردە و زۆر شتی تریش فێرە بیت وەکو ڕۆشنبیریش بەکارات و خەڵک زۆر لە مزگەوتە کە پەروەردە بووە ڕۆشنبیر بووە باڵێ زۆر ڕۆشنبیر بووە وەڵام ئێستا بە چاوێکی زۆر کە مۆستێر ئەکرێت چونکە ڕێژەی خەین فێرکردن و چۆن بڵێن ڕۆشنبیری لە مزگەوتەکانە کەم بۆتەوە بە بۆنەی هەنێ خوێندن و هینەوە کراوە زۆر جار شوێنی سوڵحی عەشایریش بووە لەوێدا سوڵحەکان کراوە بە تەکیدی گرنگیەکی زۆر زۆری هەیە لە ژیانی ئەمڕۆمانە ئەمڕۆ گەر مرۆڤەکان بە تایبەت سەرکردەکانمان ئەگەر ڕێڕۆسمە دینیەکان بگرنە ئەستۆ و بچنە ئەوێ و ڕێنمایی دینی ئیسلام بکەن ڕۆژمان بەم ڕۆژەن ئاگەشت بەڵێ ئەمە ڕاو بۆ چوونی هاوڵاتیان بوو لەسەر مزگەوت و گرنگی مزگەوت بۆیە بەڕاو بۆ چوونی هاوڵاتیان مزگەوت بەدەر لە شوێنی عیبادەتکردن زۆر لانی دیکە هەیە کە مسلمانان پێویستەکە بە یەکتریەوە لەوانە لە کۆبوونەوەی مسلمان لە نێو مزگەوتەکاندا پەیوەندی کۆمەڵایی تێدا بەهێز دەبێت تەعارف دروست ئەبێت لە نێوان هاوڵاتیاندا لەلایەکی ترەوە مزگەوت ئەو جێگەیەیە کە بۆتە پێگە و لانەی هەژاران کە لە ڕابردوودا هاوڵاتیان و مسلمانان و هەژارەکان تێدا حەساونەتەوە و خۆراکی تێدا بەش کراوە و بە تایبەتی لە مانگی مەولودا لە نێو مزگەوتەکاندا خواردنێکی زۆر دابش دەکرێت بەسەر مسلماناندا و بەسەر هەژاراندا و ئەو کەسانەی کە بێنەوان و بێجێگە و ڕێگەن و لە ڕابردوودا مزگەوت ئەو جێگەیە بووە کە خەڵکی تیادا حەساوەتەوە شەوان لە مزگەوتە ماونەتەوە ئەو کەسانەی کە ڕێبوار بوون ڕویان نەهاتۆ بچنە ماڵێکەوە یاخود شوێنێک نەوە تێدا بمێنەوە لە مزگەوتەکانە وەکو جۆرێک لە شوێنی مانەوە حەسانەوە تیایدا بەکارێن هێناوە و مزگەوت بیریشمان دەچێت
لانکەی شۆڕشەکان بووە زۆر جار پێشمەرگەکان لە ڕابردوودا کۆبوونەوە تێیدا لە ڕێگەی مزگەوتەوە حەساونەتەوە ماندووبوونیان حەساوەتەوە دواتر مزگەوتیان جێژدە چوون بۆ نمونە بۆ دیەکی دیکە یاخود بۆ شوێنێکی دیکە بۆیە مزگەوت لە هەموو ڕووەکانی ژیانەوە زۆر گرنگی هەبوو بۆ مسلمانن ئێمە هیوادارین مزگەوت زیاتر گرنگی پێ بدرێت زیاتر بایەخی پێ بدرێت بۆ ئەوەی کە مزگەوت زیاتر پیرۆستر و گرنگتر بێت لای خەڵکی بەڵێ پەیامیم جارشمان گەیشتە پایان تا پەیامێکی تر هەموو لایەکتان بەخوای گەورە ئەستێرین خوای گەورە پشت و پەنای هەموو لایەکمان بێت